بسبب الخراب وسوء الإدارة في الكهرباء. لە دوای کوژرانی یەکەم خۆپیشاندەری سەردەمی حکوومەتی نوێی عێراق مستەفا کازمی سەرۆگۆزیران وتارێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە. ڕایگەیان ساڵانێکی زۆر لە کاولکاری و گەندەڵی و خراپ ئیدارەدان بە شەو ڕۆژێک چارەسەر نابێت. وليس من العدل والإنصاف أن نطلب من حكومة عمرها الفعلي شهرين. مستەفا کازمی لە پەیامە ڤیدیۆیەکەدا ڕایگەیاند ویژدان لەوەدا نییە کە داوا لە حکومەتێک بکەن کە تەمەنی ڕاستەقینەی تەنها 2 مانگە باجی ئەو فەرهود و تاڵانیە بدات کە گروپ و حکومەتەکانی پێشوو کردویانە. کازمی لە پەیامەکەیدا هێرشی توندی کردە سەر کابینەکانی پێشووی عێراق بە هۆکاری کێشەکانی ئێستای دانان. سەبارەت بە داواکاری خۆپیشاندەران لەبارەی قەیرانی کارەبا کازمی ڕایگەیاند چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەی ئەو لیژنەیە دەکات کە بۆ پرسی کارەبا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە پێکهێنراوە تا ئەو کەسانی کە لە ڕابردوودا کەم تەرخەم بوون دیاری بکرێن بدرێنە دادگا. هەروەها وتی واژۆی گرێبەستی بەستنەوەی تۆڕی کارەبای با تۆڕی کارەبای وڵاتانی کەندا و ئێرانیان کردووە بەم زوانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هذه الحكومة جاءت بعد بحر من الدماء ولن تكون متسببة. کازمی ئاماژەی بەوە کرد تاوانی ئەو نییە کە حکومەتەکانی پێشوو وێزگیان بۆ بەرهەمێنان هاوردە کردووە کە بە غاز کار دەکات بەڵام کاریان نەکردووە بۆ بەرهەمێنانی غازی عێراق. ئەوە یاشکرا کرد چەند لایەنێک دەیانەوێت ئاستەنگ لە بەردەم بەرهەمێنانی غازدا دروست بکەن بەڵام کابینەکەی کار لەسەر بەرزکردنەوەی ئاستی بەرهەمێنانی غاز دەکات تا بتوانێت ئاستی بەرهەمێنانی کارەبا بەرز بکەنەوە. وأنا أنتظر نتائج التحقيق للجنة التي شكلها. هەر لەبارەی خۆپیشاندانی هاوڵاتیانەوە وتی ئەوانەی تەقیان لە خۆپیشاندەران کردووە دەدرێنە دادگا و داوای کردووە لێکۆڵینەوە بکرێت لە ماوەی 72 کاتژمێردا ئەنجامەکەی بخرێتە ڕوو. إن تظاهرات الشباب يوم أمس حق مشروع. سەرۆگۆزیرانی عێراق ڕایگەیاند خۆپیشاندانی گەنجان مافێکی ڕەوایە و هێزەمنیەکان مافی ئەویان نییە تەنانەت یەک فیشەک بە ڕوویاندا بتەقێنن. هەر فیشەکێک کە هاوڵاتیان بکاتە ئامانج کە داوای مافەکانیان دەکەن فیشەکێکە ئاراستەی کەرامەت و بنەماکانیان دەکرێت. لە سەرەتای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەوە کازمی ڕایگەیاند داوا لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەکەم یاسای هەڵبژاردن ئاراستەی سەرۆکۆمار بکات بۆ پەسەندکردنی تاوەکو لە نزیکترین کاتدا وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دیاری بکات. وكل من يسعى إلى تعطيل إرادة الشعب سيسقط بإرادة. کازمی وتیشی هیچ خواستی لەسەر وەرگرتنی پۆست نییە. لە کۆتایی پەیامە ڤیدیۆیەکەشدا کازمی ڕایگەیاند عێراق پێویستە لە سەرخواستی گەل بنیاد بنرێت نەک بە ئیرادەی دز و ئەوانەی لە یاسا دەرچوون. لە 2 ڕۆژی ڕابردوودا لە چەند ناوچەیەکی عێراق بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و داوەزینی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی خۆپیشاندانی فراوان بەڕێوەچوو بەهۆی تەقەی هێزانامنیەکانیشەوە خۆپیشاندەرێک کوژرا و ژمارەیەکی تریش بریندار بوو.